هەولێر دەبێتە چەقی بڕیارە سیاسیەکان و سلێمانیش سەرقاڵی کێشەی ناوخۆییە هەرچەندە هەرێمێکە لە چوارچێوەی عێراقدا بەڵام بە ئەندازەی دەوڵەتی عێراق حیزبی سیاسی جیاوازی تیادایە لە چەپەوە بۆ ئیسلامی و لە ڕادیکاڵەوە بۆ میانڕە و بەڵام مەیدانی سیاست لە هەرێمی کوردستان بۆ پارتی دیموکراتی کوردستان چۆڵ کراوە یان ڕاستتر بڵێن حیزبەکانی دیکە ڕۆڵیان لەسەر شانۆی سیاسی هەرێم هەیە بەڵام زۆر کات پارتی ڕۆڵەکەیان بۆ دیاری دەکات خۆ ئەگەر لە دەرەوەی خواستی پارتی ڕۆڵ بجێڕن ئەوە ڕاستەوخۆ ڕۆڵەکەیان لێ تێک دەدرێت نمونەی بزوتنەوەی گۆڕان لە قۆناغی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم دەشێ زیندووترین نمونەی ئەم جۆرە ڕۆڵگێڕانە بێت لە ڕووی پێگەی جەماوەری و هێزەوە حیزبەکانی دەرەوەی پارتی بەشێکیان هەم جەماوەر و هەم چەک و پارەشیان لە بەردەستدایە بەڵام هەولێر بۆتە سەنتەری بڕیار و حیزبەکانی تریش کە قورساییەکان لە سلێمانیە خەریکی ململانێ و کێشە ناوخۆییەکانیان و گۆڕەپانەکەیان بۆ پارتی چۆڵ کردووە هەرچەندە هەرێمی کوردستان خاوەنی سێ سەرۆکایەتی باڵای شەرعیە سەرۆکایەتی هەرێم پارلەمان و حکوومەت بەڵام ئەوەی لە جم و جوڵە سیاسیەکاندا دەبیندرێت مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە بارزانی لەگەڵ سونەکانی عێراق لە ڕۆژانی ڕابردوو ڕێکەوتنی ئەنجام داوە لەبارەی سەرۆکی پەرلەمانی عێراقەوە ئەو کات بڕیاری داوە پشتگیری دانانەوەی حەلبوسی سەرۆکی ئێستای پەرلەمان بکات یان هەر کاندیدێکی تر کە خەمیس خەنجەر و حەلبوسی ڕەزامەند بن بەدانانی لە کاتێکدا ڕێگەی سەرکردە سونەکان بە ماڵی سەرکردەکانی یەکێتیشدا تێپەڕی بەڵام گڵۆپە سەوزەکە لەلایەن پارتیەوە هەڵکرا نەک بە هاوبەشی لەگەڵ یەکێتی هەرچی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بارزانی لەگەڵ موقتەدا سەدر خاوەنی زۆرترین کاندیدی دەرچووی پەرلەمانی گفتوگۆی کردووە و گەیشتووە بە لێک تێگەیشتن پشتگیری کاندیدی سەدر دەکات بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لاگەری بوونی ڕکابەری دیکەدا ئەوە بارزانی نایەوێت سەنگی کورد بۆ ململانێ دژی سەدر و کاندیدەکەی بەکار بهێنرێت هەرچی پۆستی سەرۆک کۆماری عێراقا پارتی دیموکراتی کوردستان بە ناڕاستەوخۆ لە ڕێگەی میدیاکانیەوە پەیامی خۆی داوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەیانەوێت ڕێکەوتنی لەبارەوە بکرێت پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت لە ناو ماڵی کوردیش ئەو پۆستە بۆ خۆیان بەدەست بێنێ یان لە بەرامبەریدا هەندێک دەستکەوتی زیاتر بەدەست بهێنن وەک پۆستی پارێزگاری کەرکووک یەکێتی وەک هێزی دووەمی هەرێمی کوردستان کە بەردەوام بانگەشەی ئەوە دەکات پەیوەندیەکی تۆکمەی لەگەڵ لایەنە عێراقیەکاندا هەیە بەڵام کاتێک باسەکە دێتە سەر یەکلایکردنەوەی پرسە چارە نووسازەکان لایەنە عێراقیەکان لەگەڵ پارتی یەکلایی دەکەنەوە و پاشان کوردوتەنی پرسە گورگانەکە بە یەکێتی دەکەن هەرچی گۆڕان و یەکگرت و کۆمەڵی دادگەریە ئەوەندە دەنگیان نەهێناوە تا بتوانن پارسەنگیان هەبێت لە سەردانانی نەخشەی سیاسی عێراق و دابەشکردنی پۆستەکان ئەگەر لە ڕابردووشدا دەنگی بەرچاویان هێنابێت ئەوەی لە بەغدا بەدەستیان هێناوە سەرەتا گڵۆپی سەوزی پارتی بۆ هەڵکراوە نمونەش بۆ ئەوە کاتێک بوو کە گۆڕان بە ئۆکەی پارتی لە خولی پێشووتری پەرلەمانی عێراق پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقی وەرگرت نەوەی نوێ وەک هێزێکی نوێ بۆ دووەمین جارە کاندیدی دەرچوو دەنێرێتە بەغدا بەڵام بە شێوەیەکی گشتی خۆی لە باسی دابەشکردنی پۆستەکانی عێراق دەبوێرێت بەشداری حکوومەتیش ناکات هاوکات دیدێکی ڕوونیشی نییە کە لە بەغدا دەیەوێت چی بکات هەڵبژاردنەکانی ئەم جارەی عێراق تەنها دوو پارتی لە مەیدانەکە لە کوردستان هێشتوتەوە ئەوانیش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە یەکێتی پاش کۆبوونەوەیەکی بافڵ تاڵەبانی لەگەڵ مەسعود بارزانیدا دوایەوە هیچ هەنگاوێکی سیاسی و دیبلۆماسی نەناوە لەگەڵ هیچ کەسێکی تر کۆ نەبووتەوە بەڵام بەرپرسانی هەردوو لە کاتێک لە ڕاگەیاندەکانەوە دەردەکەون باز لەوە دەکەن بەڕێکەوتن لە نێو خۆیاندا دەچنە بەغداد ئەمەش ئەوەمان پێ دەڵێت یان لەسەر هەموو شتێک ڕێکەوتون و پارتی نوێنەرایەتی یەکێتیش دەکات یان هیچ ڕێکەوتنێکیان نەکردووە و پارتی تاگلایەنە مانۆڕی خۆی دەکات یەکێتیش هێندەی سەرقاڵی کێشەی ناوخۆیی یەکلا نەکراوەیە هێندە سەرقاڵی ئەوە نییە کە ڕۆڵی لە ئاراستەکردنی گفتوگۆی پێکێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی عێراق بێت دیوی
دووەمی ڕەخنەکانی چاودێرە سیاسیەکان لە پارتی دیموکراتی کوردستانەوەیە لەم کاتەدا کە بەهێزە و توانای مامەڵەکردنی هەیە بەسەر جەم پۆستەکانی پشکی کوردەوە پێویستە یەکریزی نیشتیمانی بخوێنێتەوە لە بەرژەوەندی گشتی پارتەکانی تر کۆ بکاتەوە و بەشداری دەسەڵاتیان پێ بکات نەک لە کاتێک خۆی لاوازە پارتەکانی تر تەنگی پێ هەڵدەچنن داوای یەکریزی نیشتیمانی دەکات لە ئێستادا ئەگەر تەماشای میدیاکانی پارتی بکەیت ئەوەندەی باسی هەواڵی چنینەوەی غەنیمەی هەڵبژاردن دەکەن باسی یەکریزی نیشتیمانی ناکەن ئەمەش نیگەرانی دەخاتە ماڵی کوردیەوە لە کاتێکدا پۆستەکان دابش دەکرێت شەڕێکی توندی سارد لەناو حیزبەکان دروست دەبێت وەک پێش هەڵبژاردنەکان ئاڵمەتە میدیایەکان تیار دەکەنەوە بۆ گیانی یەکتری و جارێکی تر دۆخێکی نالەبار دروست دەکەنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان